بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والبركات على رسول الله وعلى آله وصحابته إلى يوم الدين. عزيزان خوشويستان لا بروجي بهاي فرمودا لفقه فرمودي 136 جيشين وخدمتان كبيغمري خوا صلى الله عليه وسلم باسي بشيكي تر لكاري دينداري أمامان بودكات ودفرمي أنكحوا فإني مكاثر بكم يوم القيامة. إيوه زواج كان خزان داريب كان چونکە من لە قیامەتە شانازیتان پێوە دەکەم و شانازی بە زۆری ئومەتەکەمەوە دەکەم. ئەم فرمودەیە پێویستی لەسەر ڕاوەستانی زۆری دەوێ، بەڵام لە ماوەیەکی کەمە چەند فقهێکی لێ وەردەگرین. یەکەم ڕێگەگرتن لە هەموو جۆرە تاوانێک لە ڕێگەی زەواجەوە. زەواج یەکێکە لەو ڕێگانەی کە ڕێگە لە تاوانەکان زۆر دەگرێت. فقهی دووهەم پرسیارێکمان لێرە بۆ دروستە بێت کە پێغەمبەری خوا ئەویش ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئێوە زەواجکەن من شانازی بە زۆری ئومەتەکەمەوە ئەکەم. پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا زۆری ئومەتەکە کافرەکانیش کە زۆر بن پێغەمبەری خوا لە قیامەتە شانازی بە خەڵکی کافری ئومەتەکەیەوەکە، شانازی بە خەڵکی گوناهباری ئومەتەکەیەوەکە، شانازی بە خەڵکی خراپەکاری ئومەتەکەیەوە ئەکات. بۆی ئەمە زۆر جێگەی ڕاوەسانێکی زۆرە لێرەدا کە ئەبێ بەوردی فقهیانە ینی وردەکاریانە بۆم فەرمودەیە کە پێغەمبەری خوا فەرمێ فإني مكاثر بكم يوم القيامة، ینی بە زۆریەکەی ئێوە مشانازیەکەم خەڵکە خراپەکانیش بێ. دیارە لێرە ئەمە جێگەی پرسیارە، بۆیە ئێمە لە فقهی سێهەمیدا دەڵێن وشەی بیکم ئەوەمان بۆ ڕوون دەکاتەوە کە ئێوە زۆر بن زەواج بکەن با زۆر بن جێگەی شانازی منن لە ئێوەی شوێنکەوتە، ینی لە زۆربوونی ئێوەی شوێنکەوتەی من لە ئێوەی مسلمان و ملتەزیم بە دینەوە من شانازی ئەەکەم. کەواتە ئێوە کاتێ زەواجەکەن خاڵێکی تر لە فقی فەرموودە کە چوارەمە ئەرکێکتان بۆ دروستە بێ نەوەکانتان تربیە بکەن بە تربیەی محەممەدی. ئەگەر تربیەی محەممەدی نەبێ سەدان کوڕیشی هەبێ مادام تربیەی محەممەدی نەبێ و لە بازنەی پەروەردەی محەممەدی بچێتە دەرەوە پێغەمبەری خوا شانازی پێوە ناکات. بۆیە فإني مكاثر بكم يوم القيامة بە خەڵکە باشەکان یا زۆری خەڵکە باشەکانەوە شانازیەکات، نەک بە زۆری خەڵکە خراپەکانەوە، کە ئەبێ ئەمە تێڕامانێکی ورتری بۆ بکەین کە ئێمە ئەرکێکیمان بۆ دروستە بێ کە ئەبێ هەستین بە پەروەردەی ئومەتی پێغەمبەر لەسەر پەیامەکەی خۆی تاوەکو ببێتە مایەی شانازی بۆ پێغەمبەر زۆریەکەی، کەواتە زۆرکردنی خەڵکە باشەکان خاڵی شەشەم خەڵکە باشەکان ئەوە جێگەی شانازی پێغەمبەری خوایە. بۆیە ئەگەر ئەمانەیە پێغەمبەر دڵخۆشکەین با خەڵکە باشەکان زۆر بکەین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.